بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێ وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان خاتوونێکی خەڵکی شار بە ناوی سەعادەت خان کچی بەهشتی مەجید سوڵتان بە ناوی ئێوە و بە ناوی بەرنمەکەمانەوە گەلێک بە خێراتنە دەکەین. زۆر سپاسیەوە کەم بەڕاستی زەحمەتتان کێشا و داوای لێبوردنتان لێکم ئەگەر تاخیریش بوو زۆر سپاسیان بەخێر بێ خۆش بێ سەرچاومان هاتی هەر بەردەوام. سەعادەت خان من ئەم بەرنمەیە ئەمەوێ بەڕووکراوی لەگەڵ جەنابێ قسە بکەم. بەڵێ فەرموو. لەبەرەوەی خاتوونێکی خەڵکی سلێمانیت و خۆشەویستی لە لای کەسوکاری خۆت و لە لای ئێمەش ڕاستانەکەم. ئەمەیە بزانم ئەم بەرنمەیە دیوە. بەڵێ باشە کەواتە تۆش ئەزانی کە ئێمە لە باوکەوە دەست پێەکەین. بەڵێ زۆر ڕاستە. بەڵێ ئەم پیاوە چێە؟ باوکمە. باش باسێکی باوکمان بۆ بکە. باوکم بەڕاستی کابرایکی سادە و ساکار بوو، کابرایەک بوو زۆر لێ هاتوو بوو، نەڵم با هەڵی نەکێشم، بەڵام لە عینی کاتشا بەڕەحم بوو، وجدان و زەمیر و کابرایەکی خێرەومەنگیش بووەوە حەقەت بوو. خەڵکی سلێمانی هەمووی ناسێکە باوکم سپایەک بوو. درود بۆ گیانی پاشی. سپاسانەکەم. نازانی موالیدی چەنە؟ واللهی موالیدەکەی من بزانم 24. 24 بەڵێ. کەی وفاتی کرد؟ مانگی 2004. 2004 بەڵێ. یعنی 2004 ئەمری خۆی کرد. بەڵێ 80 ساڵ بوو. بەڵێ 80 ساڵ بوو کە وفاتی کرد. بەڵێ. مەجید سوڵتان بەڵێ خاوەنی پێشانگای پێڵاوی ئاسیا بەڵێ لەسەر جادەی کاوە. بەڵێ باشە خوێنەواری هەبوو ئەم پیاوە؟ بەڵێ هەیبوو بەس شادەی نەبوو، بەڵا خۆنەواری هەبوو. نازانی تا چەندی خوێندووە؟ بەخوای ترەوە داوای لێبوردنەکەم لەوا. بەڵێ باشە وەکو بزانی ئەم پیاوە لە ئەسڵا خەڵکی شۆ بووە؟ خەڵکی سلێمانی. هەر خەڵکی لە ئەسڵا خەڵکی سلێمانی. بەڵێ لە سلێمانی لەدایک بووە لە گەڕێکی گۆیژە، لە گەڕێکی گۆیژە بەرامبەر مزگەوتی حاج شەخەمین. حاجی شەخەمین. بەڵێ. مەجید سوڵتان. بەڵێ. مەجید سوڵتان. سوڵتان ناوە یان لەقەبە؟ سوڵتان باوکێتی. باوکێتی. باپیرم عەلی ناوە. عەلی ناوە. باپیری باوکم عەلی ناوە. چەند برای هەبوو سەعادەت خان نازانی؟ کێ باوکم سێ برا بوون. چێ؟ حەمی سوڵتان و نووری سوڵتان و باوکم. ئەی حەمی سوڵتان و نووری سوڵتان ئەوانە ئیشان چی بوو؟ خۆی حەمی سوڵتان خۆی زابت بوو. بەڵێ. لە زابتی تورکی بوون طبعا ئەوان لە وەختی تورکەکان بووە، ئەوە هەموو بەڵێ عوسمانیەکان بووە، لەوێ زابت بوو، لەوێش نەنکمی هێناوە، نەنکم کوردی ئەستەمبۆڵ بووە. کەواتە ئەم پیاوە بەڵێ مامتە. بەڵێ. ئەمە حەمید سوڵتان. بەڵێ ئەوە حەمید سوڵتانە. لە کەرکووک ژنی هێناوە 5 کوڕی هەبوو، یەکێکی لە شەڕەکەی حەربی عێراق و عێراقا ئێران و عێراقا شەهید بوو، ئێستا چواریکەی ماوەتەوە. بەڵام وێنەی کاگنووری مامتن نییە؟ نەوەڵای وێنەی ئەوم نییە، من مناڵ بووم کە مام ڕۆشت بۆ ئەسفەهان. ئەی خوشکیان هەبوو؟ بەڵێ. ئەوان چیان؟ ئەوە فەیمەخانە ئامینە بووە و لەگەڵ نەعیمە. باشە. بەڵێ. پەیوەندی تۆ لەگەڵ باوکە ئەوە دوایی یەینە سەر ئەو مۆزوعە، بەڵام بۆچی ئەلێرە ئەم وێنێت پاراستووە پیاوێکی بیجامە لەبەر ڕیشاتوو؟ بەڵێ ئەوە لە سەر ئەنوەری برام گیرا بوو، لە قەلعە سوکەر سجن بوو، ئیتر چوون بۆ لای ئەوی ڕاستی بخۆم بۆ نەگیرا چوون بۆ لای. لەکوێ؟ بۆ قەلعە سوکەر. قەلعە سوکەر. بەڵێ. لەسەر شەهید ئەنوەری مەجید سوڵتان کە برای جەنابتە؟ بەڵێ لەسەر ئەنوەری برام گیرا بوو، ئیتر من چوون بۆ لای کە چوون بۆ مەنزەرەیە دیم ڕسمێکی مگرت و هێنامەوانی تر هەر احتفاظم زۆری تیاما بوو؟ تقریباً ساڵ و شتێکی تیامایەوە. ساڵ و شتێک؟ بەڵێ. من لەگەڵ خاڵە عوسمانم و ئازادی براما چوون بۆ لای بۆ ئەوێ ئەوان ماڵیان لە بەغا بوو. سوکەر وەکو بزانیەکەوێتی چۆ سەعادەت؟ لای بەسڕە. لای بەسڕە. بەڵێ لە بینی بەغا و بەسڕایە. زۆر بوون ئەو کوردانی کە لەسەر پێشمەرگە زیندان بوون؟ بەڵێ. وەکو ماڵی چێ؟ وەکو ماڵی قالەمنەوەر. بەڵێ. ماڵی قالەمنەر خۆی بوو، ژنەکەی بوو، حەلاوە خانەوەوان بوو، زۆر بوون جەماعەتێکیش، بەس من هەرو چەند کەسم لێ ناسین. ئەوانت لێ ناسین؟ ژنا وەکو ژماریان لە ناو زیندانەکە؟ نەخێری تر کەسی کەچووکان نانهێش بیان هەرکەی قاعقاع بوو. ڕاستە ڕاستە. بابینە سەر کەسایەتیەکی تر کە ئەوە لە مێژووی ژیانی توا زۆر کاریگەرە. بەڵێ. ئەویش ئەم ژنەیە. بەڵێ.
ئەم ژنێکی ئەوە دایکمە باش بەڵێ بەسێکی دایکمان بە دوور و درێژی بۆ بکە چونکە تۆ ئەوەندەی من بزانم بەڵێ بەهۆی ئەو بارە کۆمەڵایەتی کەوتە نێوانی باوکت و دایکتەوە لە مناڵی جەنابتەوە بەڵێ ئەوان جیابوونەوە بەڵێ باشە جیابوونەوەژی تر بەشێکە لە ژیان یعنی تر شتێکی هین نییە بەڵام زیاتر تۆ کەوتیتە لای دایکێ وە کەوتیتە لای ماڵی باپیرێ لە دایکتەوە بەڵێ باسی ئەم ژنە بوو ئەو ئافرەتێکی فەقیرۆکە بوو زۆر سادە و ساکار بوو بەڕاستی حەزی بە زەعامەت و خۆ زلکردن ئەزانی دایمە سادەی هینیە کرد ژیانیە بردەسەر ئیتر کە ئاوا دانیشتە تا کە باوکم دەستی لێگرن من تقریبا 2 ساڵ بووم ئیتر ئەو ژنی هێناوە ئەم هەر دانیشتۆ توێتی بەشک و بچمەوە لای ئیتر ئەوی ڕاستی بە باوکی دایکم توێتی نایەمەوە ئەمانە ژنی هێناوە ئیتر لەوە لەگەڵ باوکم بەتەواوی جیابوونەتەوە ئیتر دایکیشم شووی کردوێتەوە بەڵێ باشە پەیوەندی تۆ لەگەڵ دایکێ کە هێشتا ناوەکەشی پێ نەوتوین حەبسەی حاجقاری حەڵواچی حەبسەی حاجقاری حەڵواچی کەواتە ئەمە حاجقاری حەڵواچیە بەڵێ ئەوە باپیرمە ئەوەش برازاک یعنی کوڕەزاکانێت کوڕەزاکان باسێکی ئەم پیامان بووە کە حاجقاری حەڵواچی بەڵێ ئەو حەڵواچی بوو مەشهور بوو لە چوارباخە هەموو خەڵکی سلێمانی ناسی و خەڵکی سلێمانیشە ئیتر کابرایەکی نوێش کرد و لە خواترز بوو زۆر دایمە لە مزگەوتە بانگیە فەرموو دایمە دەست بە دەست نوێژ بوو تر کابرایەک بوو حەزی لە خێر و خێرات زۆر بوو خوێنەواری هەبوو بەڵێ قورئان و شتێک لە قورئانەوە فێری خوێنەواری حوجرەیەتیەوە فێر بوو بەڵێ باشە حاجقار دوکانەکەی لێکوا بوو سەعادەت خان دوکانەکەی لە ئەسحابە سپی بوو سەر سووچەکەی ئەسحابە سپی بەری لای زەڕەنگەرەکان نابەری ئەم بەر هینەکەیە گەراجەکەی گوزارێک نەخێر گەراج ئەوەی کە هینە فرۆشن حەلەویات و شتی لێ فرۆشن ئەوە دوکانەکەی باپیرم بوو دیوی ئەم دیوشی و ئەو دیویشی لەسەر سووچەکە بوو بەری مزگەوتی دوو دەرگایە بەری ئەمبەر نە ئەمبەر بەری ئەمبەر لای کاگەڕێتەوە بۆ ناو قەیسەری بچیتەوە بۆ قەیسەری نەقی بوو ئەوان بەری ئەمبەر بەڵێ بەری ئەمبەر ئەلێ حەلەویاتی هەبوو بەڵێ لەوێ حەڵواچێتی هەبوو تەبعاً تۆ ئیتر زیاتر کچی باپیرێ بووی بەڵێ باشە لە ماڵی ئەوانە ژیانی دایکشی هەر لەوێ بەڵێ ئەروەڵا لە دایکی خۆت بەڵێ لە مەجی سوڵتان و دایکێ بەڵێ هەر تۆ هەبووی بەڵێ وە نۆبەرەی هەردووشیان نۆبەرەی هەردووکیان بەڵێ بەڵێ ئیتر خوشکبرایکە لەو بەینا لە نێوانی ئەو ژن و پیاوە نەبوو نەخێ کە تۆ لە ماڵی حاجی قار بووی بەڵێ گەز و حەڵوا و ئەم جۆرە شتانە کاکرا لە ماڵەوە ئەکرایە لە دوکانەکرا خۆیان لە خانۆکە گەورە بوو دەستەی خوارەوەیان کردبوو وەکو معمەلێک فڕنوشتیان لێدا نابوو تیانی گەوریان هەبوو تیانی گەورە گەوریان هەبوو تیان پیانگووت تیان کیان تیانیان پێوت ئیشی چی بۆ کیانانێک کە باسێک ئەوە وەکو مەنجەڵێکی گەورە دەمفراوان بێڵ ئەیانگو بێڵ تەختەیەکی درێژ بوو دەمێکی پێ بوو ئەمەنەوە وەکو بڵێن خاکە ناس ئەو پێڵم بێن بێڵ بێڵ بەڵێ بێڵ بەڵێ بەڵێ بێڵ ئیتر ئەوە بەوە تێکیان ناو ئەیان کرد معمەلەکەیان خۆوە نەبێ بە مەکینە وشتیوە بێ هەر بەدەستیان کرد دەستی بوو بەڵێ هەر بەدەستی بووی تر نقلێ کرد و نقلی تر شوورینیە کرد و بەڵێ حەڵوای گەزۆیە کرد و ڕەحتەڵکم و ئیتر کونجی و مەسکەتوانێ هەمووە کرشانەی شەکر و ڕۆحیا بە و تۆ بۆستە پەلەم لێ مەکە ئەوانم زۆر حەز لێ خۆ خۆشم حەزمە لە شیرینی هەیە بەڵێ تۆ لە چەنە لە دایک بووی ساڵی چەند من ساڵی 1939 کاغەنی لێرە نییە ڕاستیەکەی چەندێ ئەو 1939 39 لە دایک بووی بەڵامی تر لە 44 و ئەوانەوە فامە هەیە بۆەوەی کە چوبیتە لای باپیرێ بەڵێ بەڵێ لەو شەکرۆکە و شتانە خوارد من لە چلەکانە تقریبان ئەوەنگە نەبووم زۆر گەورە بم بەڵام ئەقلم پێشکای تر چوم بنتیانیان بۆ کردم ئەیگو بە ڕۆژ و بێ بنتیانێ بۆکەم بنتیانی شتێکی ئەوە نەبوو لە تیانەکەیان لە هینەکەیانەکە بەڵێ بنکڕەکەی ئەیان کران و پڕێ کرد لە هین جۆز و کونجی ئەیگو سەعادەت بە ڕۆژۆ منیش فێڵمیە کردن تۆ بە ڕۆژوو نابێ بەس لە بن بنکیانەکە بەڵێ بۆیان نەکردم بەڵێ باشە چی و چی بوون بەرهەمەکانی باپیرێ
ڕۆحی یابە بوو بەڵێ چیتر ڕۆحی یابە بوو هەڵوای گەزۆی ساغ بوو هەڵوای گەزۆ بەڵێ نوقلی باملی بوو هەر خۆی نوقلی باملیەکەش خۆی دروست ڕنگ بوو یا هەمووی سپی بوو ڕەنگا ڕەنگە کرد جیاجایە کردەوە ڕنگ بە ڕەنگەکانی کوێنجا دوای تێکەڵێ کرد بەڵێ ئیتر ماجومیە کرد ئەرێ ماجومی چییە؟ بەڵێ ماجومی شەکرێکە شەکرەکە ئەیکوڵێنیت ئەیکوڵێنی هەوێنی تێناکەی یعنی بڵێن شتی تێناکەی بۆی نەیبەستێت نابێ بیبەستێ داریان سنیان هەڵواسی بوو بە دیوارەکە سنێکی گەورە هەڵانواسی بوو پیانە توڵ ئەیان بڕیکە شەکرەکە تۆزێ هینە بوو ئەیانە بە هینەکە سنگەکە ئەیهێنا ئاوا هێنای بێت بەیا بە سنگەکە هەتا سپی ئەبوو خۆی سپیە بوو خۆی ئیتر سپێ بوو هینە سپێ بوو اینجا دوای کە سپێ بوو بەعزێکیشی ڕەنگی تێکرد و ئینجا وای لێ کرد تێکەڵێک کرد لەگەڵێک بە هینانە کرد و لە ئیتر بەدەستیانەوە تەبعەن تووڵەکان گەورە بوون ئیتر ئەیانگر بە ئاگرە ڕانەکێشتا و بە مەقەزیان قرتان و لە ئاردیانەوە و ئیتر ئەوە ماجومی ئەوە ماجومی بەڵێ چیتر هەبوو ئیتر ڕەحتەڵقمی شروبی هەبوو شروبی ئەوەی لەکرد بسکیتی زەردا لە حەمام بەڵێ ئەوە لەگەڵ شانەی شەکر ئەیان نائاتن لەگەڵ شانەی شەکرایان بن بەڵێ کۆی گشتی ئەم کاسبیەی حاجی قادری هەڵواچی کۆی گشتی گوزەرانێکی باشی بۆ ئێوە دروستە کرد بەڵێ زۆریش تۆ خاڵ و پوریشی هەر لەسەر ماڵ هەبوون بەڵێ وانە بەڵێ پورەکانم لەسەر ماڵێ بوو خاڵەکانشم لەسەر ماڵێ یارمەتی باوکیانەیە وەڵاهی خاڵە مەرم بە زۆری خاڵە بەکرمەی خۆم خاڵە عوسمان مەی خۆم خاڵە عەلیشم دایمە بە دوای سیاسەتەوە هەرە گیراوتی هەڵێرە ڕاستەکەی وایە بەس ئەمەویست یعنی ئەوەم بۆ ڕوونکەیتەوە ئەو فابریکەیە ئەو مەعمەلە پشکۆلەی کە لە ماڵەوە هەبوو ژیانی تۆ و دایکت و نەنکت و خاڵەکان و پورەکانێ بە گوزەرانێکی باشی پێوەی نەبوو چونکە خۆی لە ماڵی خۆی بوو پەیوەندی بۆەوە نەبوو کە ئەو گوزەرانی با بەڵام هەمومان لەسەر ئەو بابە حاجیم خزمەتیەکرد و ژیانێکی جوان ژیانێکی زۆر زۆر خۆش یعنی با بڵێن تۆزێک بەڵێ ژیانێکی زۆر خۆشمان زۆرم پێ خۆشە نەنکیشم لەگەڵ یا هەر ئیشێ کرد نەنکیشی یارمەتی دایکی دایکم بەڵێ باشە ئەم وێنەیە ئەمە باپیتی تایە ئەلێرەوە باسێریکن ئەوە نەنکمە ئەوە نەنکتە سەری ئەو سەر بەڵێ باشە ئەمەیان ئەوە نەنکمە بەڵێ ئەی ئەمەی تەنیشتیشەیە ئەوە پورمە ناهیە دایکی کاوە و پەیمانە کام پەیمان پەیمان عێزەدین پەیمان عێزەدینی خۆمان بەڵێ ئەوە کشی کاکشی عێزەدین بەڵێ ئەی ئەمەیان ئەوەش معزز عەزیزە سستەر بوو ئەوە دائیما هات دەرزیشتی بۆ کردن و عیلاجیەکرد معزز عەزیز بەڵێ معزز عەزیز ئەزانی ئەو ناوانە نەماوە لە سلێمانیا بەڵێ هیچی نەما شەکی بەخان معزز و ئەو معزز لەگەڵ هینا سەبری سعی ئامەدرێش ئەو دوانە ممەڕیزە بوون لە سلێمانی خزمەتی ئەم شاریان کرد خزمەتی خەڵقیان زۆرە کرد و ئەوە تا ئاهات دائیمە لەگەڵمانایتر باپیرشم وەکو کچەکان سەیریە کرد دائیما بەڵێ عینی ماڵی خۆی هەر لەگەڵمانە بوو ڕاستە فەرمی بەڵێ عادەتەن باپیری حاجی خار کاوەسەڵتەی لەبەرە بەڵێ هەر ئاوا دایمە کاوەسەڵتەی بەڵێ هەر کاوەسەڵتەی لەبەرا بوو لەگەڵ نەنکشتا چوو بۆ حەجیان وەڵڵە هەر خۆی چوو بۆ حەج نەکتی نەبرد نەنکم نەچوو نەچووە ئەمەش هەر وێنەیەکی دایکتە بەڵێ بەڵام دایکی ئێستا بەڵێ یعنی پێشەوەی بمرێ بەڵێ ئەوەی پێش ساڵ و نیوەی ئێستاە باشە برینمان کولاندیتەوە نەوەڵڵا ئێمە ژەمرین ئێوە ڕاستەکە ئەمەش هەر وێنەیەکی جوانی سلێمانیانەیە بەڵێ ئەوەش نەنکمە ئەم با بڵێن چەفتە سپیەکە بەڵێ ئەوەی ناوەڕاست ئەوە نەنکمە ئەمەی سەری ئەم سەر ئەم ئافرەتە ئەوەش پورمە و پورە نەسرینمە ویش ئەمری خۆی کردووە ئەوەش هەر پورە ناهیمە دایکی پەیمانە ئەوەش مناڵی خاڵە عومەرمە ئەوە ئومێدە و ئاشتی و ڕووناکە باشە بەڵێ ماڵەکە شوێیە هەر ماڵی باپیرمە ماڵی باپیرتە ئەو ماڵە لە چوار باغ بەڵێ باشە سەعادەت خان وێنەی زۆر جوانە هەن بەڵام بابینە سەر ئەم وێنەیە ئەمە شێ ئەمشن ئەوەش دایکمە ئەوەش دایکتە بەڵێ ئەوەش دایکمە دایکە چەند ساڵ دوای ئەوەی کە لە باوکت جابەوە شووی کرد تقریبا 3 ساڵ 4 ساڵ دوای ئەوەی کە هێنبوون ئیترمەس 4 ساڵ بووم کەشوی باشە تۆ 4 ساڵ بووی بەڵێ تۆ چیتە لای دایکە یان دای باپیرە مایتەوە
من لای باپیرم مامەوە ئیتر دایکم پاش ماوە ئاوا تقریبان ئەوەی نەبەر توێ بێتەوە ئەی بەمەوە لای خۆم وتر وەکو شتێک من حەزمە کرد لای ئەو بم لای ئەو بم لای باوکم بم یعنی تۆ پەرد بووی لە نێوانی باوکت و لە نێوانی دایکت و لە نێوانی حاجی قادرە بەڵێ ئیتر باپیرم لەگەڵ ننتما زۆر خزمەتیانە کردم لە بینی خۆیانە خەوانم ئیتر ئەو پورەم کە نیشانم ننکم لە شیری بڕەوە لەبەر خاتری من وتی با سەعادەت برسی نەبێت نی ئاوا خزمەتیان زۆر کردومەوە کەواتە سەعادەت خان من حەزەکەم شتێک بە جەنابە بڵێم بەڵێ فەرموو بۆ هەموو ئەو ژن و مێردانەی کە لە کاتێکی عەسەبی بوونی کاتیە قەرارێکی ئاوا ناخۆش ئەیەن بێگوێدانە ئەوەی کەوا بزانن چارەنووسی ئەو مناڵی کە لەو بینایە چۆن دوو کەرت و سێکەرتە بێ یعنی مەبەستەکەمەوەیە ئامۆژگاری چییە بۆ نێوانی ژن و مێردی ئێستا من ئەڵێم ئەوەی ڕاستی بێ من بۆ بەنسبەت باوکمەوە بەدەست خۆی نەبوو باشە ئەوە باوکم بەدەست خۆی نەبوو جنا خۆی هەتا بڵێ بەڕەحم باشە وجدانی زۆر بە وجدان بوو بەڵام چی بوو من ئێستا من ئەڵێم بۆ هەموو ئافرەتێک و بۆ هەموو پیاوێک ئەبێت تەحمل بکەن ئەوەی کە خاستن کە مناڵی هەبوو خۆشی ژێتە ڕێ ناخۆشی ژێتە ڕێ ئەبێت تۆ تەحملی هەموو شتێک لە بەرەوەی بەرپرسیاریتی لەسەر بەڵێ لەبەر خاتری تۆ مناڵێکە هەیە مناڵەکە سەر لێشێوەوە بێت ئەو مناڵی پەڕەوازە بێ ئێستا خۆی ناناسیە لەگەڵ کێ ژیاوە چێ خزمەتی کردو بە سروشتی بەخێو نەبووە بە یعنی ئێستا خۆی عەفو ئەبێ دایک و باوک بیل لەوە بکاتەوە کە مناڵێکی هەبوو ئەم مناڵی یەک تەربێت بێت ڕاستە هەرچەند لە لای باوکەوە نازی هەبێ بەجیا لای دایک نازی هەبێ لای باپیر لای خاڵ هیچی بەقەدەریەوە نابێت لە نێوانی ئەو دوو توێ ژیانە کە دایک و باوکە ئینسان ئەو کەسان سەری لێ ئەشێ ئەو مناڵە ئەچێتە لای باوکی ئەی دایکێت لای دایکی ئەی باوکی کاتە تۆ ئامۆژگاری هەیە بۆ ژن و مێردی ئێستا کە بیر بکەنەوە ڕۆژانێک خەڵک بەلەتەنانی قەناعەتی بڵێ ئەبێ قەناعەت هەبێت قەناعەت نەبێ من ژیانم زۆر خۆش بوو بڵێم ناخۆش بۆ ژیانم زۆر خۆش باش لای باپیر بووم لای نەنگ بووم یا لای باوکم بووم لای دایکم بووم یعنی چەند وەختی وا بوو بە دوو مانگ لای باوکم بووم دوو مانگ لای دایکم بووم ساڵێک لای باپیرم بووم لە عینی کاتیشا هەموو دنیایان بامایەتێ بەوە نابوو کە لەگەڵ باوکم و دایکم بم یەک بیر بیت و فکرم هەبێت بەڵێ پەیوەندی تۆ لەگەڵ باوکی تازەت بەڵێ ئەوان چۆن بوو وەڵی پیۆندیمان زۆر باش زۆر ڕێزی لێگرت ئەو خەڵکی چۆ بوو بە ئەسڵ ئەوش خەڵکی سلێمانیە هەر ئەکاتە باوکی کاگەنوەر بەڵێ ئەمە کاگ ئەنوەرە بەڵێ ئەنوەر قادر ڕەشید بەڵێ یەکێکە لەو پیاوانی کە ماندووە لە بواری ئەدەب و بواری شانۆیە ئێمە لێرە ڕێز و خۆشەویستی بۆ کەسێکەیە لە ژیانی جەنابتە بە ناوی شەهید ئەنوەری مەجید سوڵتان برامە براتە لە باوکەوە برات بەڵێ لە باوکەوە برا کاکاتە ئەم پیاوە بەڵێ باسی چەم پیاوەمان بۆ بکە ئەنوەر خۆی ئەویش وەکو من چۆن یعنی دایکی ئەویش جیا بۆ لەگەڵ باوکم ئەوش خۆشک و برایەک بوون تەوان ئەوانیش ئەمێ باوکم هینێکرد و دەمێ ئەوانیش چوونە ماڵی باپیران بەڵام بە زۆری هۆگری دایکیان بوون و ماڵی خاڵە مەحموو بوون باپیریان زۆر پیاوی چاک بووە ڕاستی بێ ئیتر باوکیشم حەزی ئەکرد دایمە لە دەوری بین بەڵام دەور و پشتەکەی نەیەهێش ناگونجا بڵێ ئیتر وای لێ هات کە خۆنگنی تەواو کرد کولەی عەسکەری کولەی عەسکەری یان شۆرتە کولەی عەسکەری ئەمەش هەر وێنەیەکی نەمر شەهید ئەنوەری مەجید سوڵتانە درود بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاریمان بەڵێ ئیتر ئەنوەر کەوا کولەی تەواو کرد لە بەغا تەواوی کرێ مەش لە بەغا بوو ماڵمان چوین لەرێ ئیشی دەست ناکە باوکی پێشڕە و چوین بۆ ئەوێ لەوێ ئەهات لە کولێ ئەها بۆ لام بەعزە شەوێ لامەمایە و ئاهاتەوە کاتە ماڵی ئێوە لە ماڵی خۆت ماڵی خۆم لە بەغا بوو ماڵی تۆ کاغەنی بەڵێ کە دوایی بە دوور درێژی دێنە سەری بەڵێ ئیتر ئەنوەرە هات بۆ لام تا تەخەرۆجی کرد ئیترم پێشەوە تەخەرۆجکە من هاتمەوە ئیتر تقریبا ئەوەنە نەبوو کە نەتوێ هەڵکرد پێش ئەوەی کە ببێ بە پێشمەرگە بچێتە شاخ پێش ئەوە چەند ئەفسەر بوو تقریبا دەوری 2 ساڵ 3 ساڵ هین بوو ئەفسەر بوو بەڵێ
دوائەوە لازم بوو بەڵێ لازم ئەوە لازم ئەفسە یان زابط بوو بەڵێ باش لازم ئەوە بووی تر کە لە 1970 نهایەتی 1972 بوو تەخەڕوجی کرد نەخێر کە چۆ دەرەوە 1972 یا 1974 1972 1972 ڕوو بە پێشمەرگە 1973 ڕۆشتە دەرەوە باشە ئەمە ژوێنەیەکی شەید ئەنوەرە بەس ئەوەی ترچیە ئەوەش خاڵە نەبەزە خاڵە نەبەزە بەڵێ بەڵێ لێرە سڵاوی بۆ ئەنێرین درود بۆ گیانی پاشی هەموو شەهیدان لەکوێ شەهید بوو لە پردەکەی بانە لە بانە شەهید بوو بەڵێ لە پردەکەی بانە تەیارەی هەلیکۆپتەر لێیە ئەو کاتە بەڵێ ئێتر من خۆم چووم بۆ ئەوێ چووی بۆ ئەوێ بەڵێ چووم بەڵێ بەس من ئێستا گۆڕی پیرۆزی لە سلێمانیە یان لە سلێمانیە گردی سەیوانە لە هین ناسشت لە بلەکێ ناسشت بوویان یەکەم جار بەڵێ یەکەم دوای هێنایەنەوە بە بەڵێ سلێمانی کردچوین خۆمان هەمومان ڕۆشتین ماڵی باوکم و هەموو ڕۆشتین هێنامانەوە جەنازە خێزانی نەبوو نەخێر ژنی نەهێنا نەخێر باش بابینە سەر هەندێک وێنەی زۆر جوانی کۆمەڵایەتی خۆتان بەڵێ جارێ ئەم وێنێ بۆچی ڕەنگا و ڕەنگا خۆ ئەم وێنەیەکی کۆنەمە چی ڕەنگا ئەوە بە قەڵەم دانیشت ئازادی ئەنوەری برام وتی حەزەکەم ئاوای لێ بکەم با بەو ڕەنگی کەم و اینجا کاتە تۆ لە دایکشتەوە ئەنوەرێ هەیە لە باوکشتەوە ئەنوەر هەیە بەڵێ ئیترەوە خۆمم ئەم لە ئەمەی ئەمسەر ئەمەی گەورەکەیان با بڵێن سەر و بەستەکە بەڵێ ئەوە منە بەڵێ ئەوە منم باشە ئەوەش دایکمە ناوەڕاست دایکتە بەڵێ ئەوەی تەنیشت بینی من و دایکم بەڵێ هینا خوشکەزای ئەم ژنەی ئەم سەرمانە باشە ئەویش باجیامینە ئەمەش ئەو ژنەی ئەو سەرکە باسیەکەی دەستی بە شێوەیە گرتووە جگەرەی بەدەستەوەیە بەڵێ جگەرا کێشێت جگەرەی بەڵێ لە ماڵمانە بوو ئێستا ژن زۆر جگەراکێ ژن زۆر جگەراکێشە یا ئەوسا ئەوسا عادەتەن ئەو ساچوون زەلیانە هێنا توتنیان تێ کرد و ئەیان کوتا وایەکە بۆی کوتانە پڕێ کرداوە بەدای بەدەمیانەوە بوو دایکیشی دایکم قەت نەیکێشە ئەینەنکێ نەنکیشم ئەوانە باپیریشتم وەکو بزانی توتنیان هەر ناو بازاری سلێمانیە کڕی بەڵێ چی بوو جۆری زۆر باشی ئەو توتنە توتنەکە ئەیگو سامسۆن باشە سامسۆن توتنی سامسۆن باشە هەر بەرهەمی کوردی بوو بەڵێ یعنی خۆمان بووی ناوچەی خۆمان نازانم ئەوە ڕاستی بێ سامسۆن بوو ئیتر ئەیان کرێ ئەیان دانیشتن لەسەر پینەکەیان کوتا تیانە کرد و ئەنجش اینجا قسە سەر سینیە چەپکیەکیان لێ دروزە کرد و تیانە کرد و بهینێکی ئاوا بوو ماشێکی ئاوا بوو وەکو قایژوا بوو ئەیانکرە ناوی اینجا ئاوا ئەیان کوتا و توتنیان تێ کرد حتا بەتەواوی پڕە بوو اینجا سەریانە نایەوە ئەو کاتە یعنی عادەت بوو بەڵێ عادەت لەوانەیە لە پرسەیەکە کە ژنان دانیشتن نیوە زیاتریان جگەرەی کێژ بەڵێ ئەوە حاجی فەتاحی توتنچی هەبوو لە سەرشەقا بەڵێ بە زۆری ئەو وەکو معمەلی هەبوو بۆ ئەوە ئیشەیە کرد بەڵێ باشە ئەمەش هەروێنەیەکی تری جوانە مەکینەی خەیاتی تایە بەڵێ ئەوە دایکم من و ئاراز و ئازادین ئەمەی ئەم سەریان دایکتەیان تۆی ئەوە دایکمە ئەوە دایکتە ئەمان ئەویان ئارازە ئاراسی براتە لە کاقا بەڵێ باشە ئەوەش ئازاد باپیرە ئازاد باپیرە بەڵێ ئەمەشیان ئەوەش منم باشە بابینە سەر هەندێ اینجا تۆ کە بووی بە 6 ساڵ و 7 ساڵ بەڵێ باپیرێ یان باوکێ بیران لەوە کردەوە بخەنە قوتابخانە وەڵاهی بیرەکەت ئەو کەسیان ناخستە مەکتەب من ئەوێ ڕاستی بێ لای باوکم نەبووم هەتا باوکم بڵێ وەرە ئەخەم مەکتەب چەند جار پێشی وتم ئەیگو وەرەوە لای خۆم ئەخەم مەکتەبوانە ئەوێ ڕاستی بێ من پیاوی قەیم ئەیانگووە هەس ئافرەت یا چکۆرە بچێتە مەکتەبی تر ئەوە باش نییە ئێت لەبەرەوە منی شوکورەکانیش منی هێشتینە مەکتەب باوکی یا دایکم باپیرە حاجقارنی لە بە پاڵپشتێکی دینی ئەو بەڵێ ئەو کابرایکی زۆر دینی بوو بەڵێ بەڵام شتێکی باش نەبووە بیرێکی باش نەبوو بۆیە ئەو بیرە هەر نەژما لە کۆتاییەوە بەڕاست نازانم تەمان یعنی کاتێ سە تۆ خوێناری نییە وەڵای خوێنەواریەکەم ئەوەیە کە خۆم فێر کردەوە بێ ڕاستی بێ خۆ فێر کردووە لە ڕێگەی کاغەنیەوە لە وەڵا خۆم ئەوێ ڕاستی بێت لەگەڵ مناڵەکانە کە چوونە مەکتەبە هاتنەوە جۆم لێ ئەگەرتن سیر مەکرد حرفەکانم هەڵەگرست حرفەکانم لێگا بۆ خۆم فێری شتی خوێنەوە بەڵێ ئێستا بۆ خۆم تۆزێکم هین کردووە دەوری قورعانەکەم و لەخوا بەزیا لە ماڵی خۆتان ئەو کاتانی کە هێشتا کچ بووی بەڵێ
کچانی سلێمانی و کاتە بە کڵاشچنین و بە گوڵنکە و بە قەزازی ئەوانە جۆرە کاسپیەکیانە کرد هەم بۆ بەڕێکردنی ڕۆژەکەیان هەم بۆ کۆبوونەوەی کچان کڵاشیانە چنی شتیانە چنیەوە تو هیچ لەوانە کرد من کچان کە دانیشتن ئەنگو تۆ ئەیتەوە دەورە دایکم خەیات بوو دایک خۆی خەیات دایکم خەیاتێکی زۆرین بۆ ماڵان بەڵێ ئەیکرد خەیاتێ کرد بۆ ماڵان و بۆ خۆمان و خەیاتێکی زۆر جوانی ئەزانی وتی پێویست ناکات تۆ بچی کڵاش بچین و ئەوانە لەبەرەوەی باوکم پێی ناخۆش بوو جوابێ نایگوت نەچێت هیچ بە سەعادەت نەکەن پێشی ناخۆش بوو هەتا خەیاتی بکەم حەزی ناکرد بەڵێ ئیتر دایکم فێری خەیاتی کردم لەگەڵ دایکمای بڕی و من بۆ مە دوزاریش کچی ئیمەجی سوڵتانی یعنی من هەر کچەوەم ئەبێ بەژێ ئەو نەنا ئەزانم شانازی پێوەکەی حەقی خۆتە بەڵام ئەو کاتە دوور بە دووریش ئەوەی ئەیتوانی تەحەکوم بەسەر ژیانی تۆ بکە بڵێ ئەیتوانی بەس بەڵام من ئەوی ڕاستی بێ خۆشم زۆر هۆگری ئەوان نەبووم بەڕاستی دایکی بڵێن سەلاح و سیروان ئەوان زۆر زۆر باش بوو بەڕاستی ئافرەتێک بوو نەڵێم ئەوە تازە بە ڕەحمەت بێ ئافرەتێکی زۆر لەسەر خۆ هەیە من و ئینسان بوو یعنی دڵسۆز بوو بۆم پێویستی شێبەوە نەبوو تۆ بچیتە بەرەو کار و کاسب پێویستیشم بەوە نەبوو فەقیر نەبووینە تا بچم بڵێم بەڵێ کڵاش بچم و کێ بوون ڕەفیقەکانی ئەو کاتی تۆ ڕەفیقەکانی من یەکێکیان دکتۆرە دڵسۆزی جەلالی ئەمین بەک بەڵێ ئەوە هاوڕێ بوو بەڵێ ئەوە هاوڕێم بوو کە یەک جار بردیانین داخلیان کردین ئەو لە سنفی سێ بوو منیان بر داخڵم کرد ئیتر من ڕام کرد هاتمەوە فیرارم کرد ئیتر ئەوە دڵسۆز بوو لەگەڵ ئەهێن بوو بڵێن زەکی خان بوو زەکی حاجی غەریب بوو سەد عایشە بوو نەوەڵڵا نەماوەن بەس دڵسۆزخان ماوە ئەی پەیوەندیتان چۆنە وەڵاهی دەمێکە پەیوەندیمانە ڕۆی بۆ خارج دەمێکە تەقریبا 20 ساڵ بەڵکو ئێستا گوێی لێمان بێ لێرەوە سڵاوێکی بۆ بنێرەکەواتە سڵاوی لێکەم و ڕێزی تایبەتمە ئەمانێکن ئەم جلسپیان چێە ئەوە سەد عایشەیە سەد عایشە بەڵێ باشە ئەی ئەمەی تەنیشتی ئەوە شیان خۆم بۆچی عادەتەن ئاوە تەوقەتانە کرد بەیەکەوە ئیتر وا باو بوو پیاوانە چون نعل و دوو لە ڕوویەوە کڵاوی جامانیان لەسەر ڕسمیشانەکە لەسەر باگردێنەکە ئێسا لەسەر باگردێنێ لە بەیە ئەوەش ئازاد باپیرە لە بەردەمانە جلی چیت لەبەرە کرد عادەتەن دائیمە مۆدەم لەبەرە کرد مۆدە لە ماڵە بەڵێ بۆ دەریشەوە زۆر جار ئەو کاتان بەڵێ ئەو کاتش بۆ 1939 لە دایک بەڵێ کەواتەیتر لە 50 لە مناڵیەوە دایکم جلی مۆدەی بۆ درو حەزێک کرد دائیمە بەڵێ بەڵام ڕەفیقیشی هەبوو جلی مۆدە لەبەر بەڵێ ڕەفیقەکانم هەمویان جلی مۆدەیان لەبەرا بوو بەعزێکی جلی کوردی لەبەرە کرد بەڵام ئەوان باوچیان دەروێش و ئەوانە بوو بەس من کە ئەچوومە لای دایکم بخۆم جلی مۆدەم لەبەرە کرد باش ئێمە زۆر ماماوە لەگەڵ جەنابێ بەڵام با پێکەوە وچانێک بین فەرموو خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان سعادت خان پێش ئەوەی کە وچانەکە بین باسی ئەومان کرد کە جەنابێت هەم جلی کوردیش لەبەرە کرد و هەم جلی مۆدەش لەبەرە کرد بەس ئەلێرە وێنەیەکی نەمۆدەیە نەکوردیە ئەمە سارخانی پیاوانەیە ئەوێ ڕاستی بێت دائیمە ئێمە عیلەکمان ئەوێ حەقەت بڵێم دایمە حەزمان لە ئیشی پیاو زیاتر هەبوو حەزمانە کرد دایمە هەوڵ ئیشێک بکەین کە جلی پیاوانەمان لەگەڵا بێ وسا زیاتر پیاو بەناوبانگتر بوو لە ئافرەت بەداخەوە ئەو ساوا بووە جا من ژەمگو ئەگەر ئەمانە لە بەرکەم وەکو پیاوە نوێنم ئیتر ئەوە بڵێن چی ئەو کاتە تۆزە پیاو سالاری بوو بەڵام ئێستا شکر بەو شێوەیە با بێنە سەر وێزگەیەکی تری گرنگ لە ژیانی جەناب بەڵێ فەرموو کەی شوت کرد ساڵی 58 ساڵی 1950 بە 19 ساڵی واناکە بەڵێ ئەگەر بچایەتە 59 ئەبووی بە 20 بەڵام لە 50 تاواتە لە 19 ساڵی شوت بەم پیاوە کرد بەڵێ باش ئەم پیاوە چیە ئەوە غەنیە باش مناڵەکانمە من ئەیناسم بەڵێ توی ناسی بەڵا خەڵک بابی ناسێ بەڵێ بەڵامی تر ئەبێ پێمان بڵێ ئەم پیاوە چیە ئەوە کوڕیش ڕەشەی سعی داودە باش
ڕەشەی سەعی داوت بەڵێ خەڵکی سلێمانیە لە ماڵیان لە چوارباغ بوو خوار ماڵی باپیرمەوە خوار ماڵی باپیرم باش پێمان بڵێ چۆن ناسیت ئەوێ ڕاستی بێ ناسینەکەی ئێمە چۆن بۆ من کە دایکم شووی کرد بە برای ئەم بڵێن دایکی شووی کرد بە کاکی ئەم بەڵێ قار برای ئەم بوو ئیتر ئەویش تازە پێگەی منیش مناڵ بووم ئیتر بەیەکەوە لە عیلەیەکە هاتوین ئەژیاین دایمە ئەهاتوینەوە ڕۆشتنی ئیتر نسیبی ژوای کرد نسیبی ژوای کرد کە بۆ ئەو بوو ئەو کاتەی کە تۆی داوا کرد بەڵێ ئیشی چی بوو هەر نانەوە بوو هەر نانەوە بەڵێ کەواتە کاغەنی نانەوە بەڵێ ئەو پیاوە کۆڵنە دەرەیە ئەو پیاوە بەڵێ کرێکارەیە بەڵێ چکە پێی خۆشە پێی بڵێ کرێکار خۆشی بیر و باوەڕێکی با بڵێن کۆمۆنیستانی هەیە لە سەرەتای ژیانیەوە بە نانەوایەتی بەڵێ ئەم پیاوەی سەری ئەم سەریان ئەوە بەڵێ ئەوە وەنیە بەڵێ ئەی ئەمی تەنیشتی ئەمانە چێن وەڵاهی ئەوانە شاگرد بوون لە شاگردی بوون نایناسن تۆ قەت نەچوویتە قەت حەزم ناکرد بچمە دوکانەکەی و شاگرد بناسم و ئەوانە یەکەم جار لەکوێ بوو ئەو کاتەی کە با بڵێن تۆی داوا کرد دوکانەکەی لەکوێ بوو دوکانەکەی لە مەیانی ماستەکە بوو لەگەڵ حەمەسەعی شوبرامە بەیەکەوە دوکان بەڵێ دوکانیان هەبوو لەوێ دوایی چوونە سەرشەقام لای ماڵی میرزا کەریمی وەستاحمە ئیتر دوای لافاوەکەی 57 بوو باش 57 کە بوو ڕوویا بەڵێ بەڕێ ڕوویا ئیتر ئەوەی پێ نەچوو دوای ئەوە داوایکردن بوو 58 تو ئەم خەبەری داواکردن لە ڕێگەی چیەوە زانی کاقادری باوکی کاگەنوەری برادیان خۆی بە زۆری زیاتر هینیە کرد هەوڵەیە خۆی هەوڵێ تۆش فەرقی پێ کرد وەڵا لە دوایە فەرقم پێکرد منشتمە ڕۆڵە حەزەکەم ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە کا با بڵێن بووکو زاوان با بڵێن بەڵێ ئێمە ئەو کاتە لەدایک نەبوو بووین بۆیە فریانەکەوتوین ئێستا پیرۆزبایی لە یەکەم سپاس دەکەم لە خۆشت و لە کاغەنیش ئەم وێنەیە لە شۆ گیرەوە ستۆدیۆ ئاسۆ ستۆدیۆ ئاسۆ ئەو کاتەوە کۆن بوو ستۆدیۆ ئاسۆ بەڵێ چی بۆ کردی وەکو والله ئاڵتون 1 سەعات و مسلێکی بۆ کردم سەعاتێک و مسیلەیەک وای تر هەر خۆ بەخۆی بووە 5,000 دینارە تێچوو باش گرنگ ئەوەیە ماوە مهم ئێمە گرنگ ئەوەیە ئەو خۆشەویستیە گەورە بووە جوانتر بووە مناڵی تێکەوتووە ئەمە ژوێنەیەکە وێزگەیەکە لە وێزگانی ژیانی چەنابێت لەگەڵ یا من بەڕاستی خۆشحاڵ مەکە خەڵکێکە ئاوا تا ئەم تەمەنە هەر بەرخودان و هەر تێکۆشانە لە پێناوی مناڵ و لە پێناوی لە هەموو کەسێک نوخشە بێ لە هەموو کەسێک بە ئاسوودەی بە ئاسوودەی بژی و منیش پێم خۆشە منیش پێم خۆش باشە ئەم ژنێکەیە ئەو ژنە هینی زۆر سەرایە ئافرەتێکە زۆر تێکۆشەر بوو ئافرەتێکی زۆر لە خۆنەویست بوو بەڕاستی من نەمەزانی ڕێگەی دەرەوە لەکوێیە ئەو ئافرەتە وەختێک کە ئەنوەری برام لە دەرەوە بوو کوتیان لەوێ جەماعەتێک یەکتریان شەید کردووە یەکێ لەوانە وتیان ئەنوەری مەجلیس سوڵتانە جا پیانە گوم لازم سەلام ناوی نهێنەکەی سەلام بوو بەڵێ ئیتر ئەم ژنە پورە ناهیمتی وەرە ئەو ژنە کوڕەکانی لەگەڵ ئەنوەری براتە با بچین بزانین کە چوون بۆ لای کوتی وەرە با بووبم بۆ لای ئیتر ئەو بردمی بۆ باشماخ و بایەوە لەوێەوە بردمی بۆ مەریوان کە چوون بۆ ئەوێ لەو کاتە هەر خۆشتان بە تەنیا بەڵێ هەردووکمان چوین بۆ مەرزەکەی پێنجوین لەوێ بە هینێک ئەمە قاچاقچەکانە بردیانی منەوە کەستە نەبووم تەبان کاتشر بووم کابرا نەیوێرا بم بە ئەیگو ناوێرم ئەزریکێنەوە ئەترسێکتم ئەگەر زریکانم ترسانم بمکوژە بەس هیچ ناکەم ئیتر ئەم ژنە غیرەت یایە بەرم بەڕاستی زۆر شەید بوونی هاتبوو بەڵێ هی ئەم جارە ئاخرینە ئەوڵی ئیتر کە بردمی چون بۆ لە باشماقتان وڵا لە مەریوانە چون بردمی بۆ مەریوان ماڵی پورزای ئەم ماڵی عەلی ماردین ژنەکەی ئامین ناو بردمێ ماڵی ئەوان تازە ئەنوەریوان بەڵێ تازە ئەنوەری برام لە سجن بەر بوو لە زیندانی کرابوو لە ئێران کە لە شەڕەکەی هاکاری گرتبوویان بەڵێ شەڕەکەی هاکاری گیرا بوو ئیتر کە گرتبوویان 9 مانگ زیندانی کرابوو لە
ئەم چیرۆکە بۆیە ئەیجاریتەوە ئەم خاتەوە سەر بیری شتێک لەوەنەی کە ئێمە سەیری ڕسمەکانمان کردووە زۆر پەرۆش بووی بۆی ئەم وێنەیە ئەمە زۆر یعنی بەلامەوە زۆر مقدسە بۆچی لەبەرەوەی ئافرەتێکی زۆر دڵسۆزە زۆر تێکۆشەر بووە ئافرەتێکمەوە زۆر مزەحی بووە بەڵێ مێردیشی شەیدە و دوو کوڕی قارەمانیشی شەیدە لەو دوایە لە تا ئەوان جەڵدە لێیا بوو بە ساقەی ئێوە بەس ئافرەتێکی زۆر لێ هاتوو خۆ ئەفریقا ئەمەش هەر وێنەیەکی جوانە مام سعادەت خان بەڵێ ئەوە دایکمە ئەوەی لایەتی ئەنوەری برامە ئەوەی بەردەمی ئازادە ئەوەی ئەو سەرەوە هاوڕێیە ئەمەش نیشتیمانە نیشتیماخانیش هەر خوشکتە لە کاقایر بەڵێ باشە ئەمە وێنەیەکی جەنابتە بەڵێ جلی کوردی سەر و بەست بەڵێ بەس تۆ عادەتەن خۆ ئەدبەست لە دوای ئەوەی کە شوت کرد ئەم بەست کەم بەس لە مناسەبات مناسبەتێ شایە شتێ وایە چی پێڵەن ئەو گوڵەی سەر ناوچەوان چی پێ ئەوە هین بوو گوڵە شتێکی وەڵاهی هەر هین بوو قماشێک بوو برنجۆک بوو چنرا بوو بە پولەکە چواردەورەکەی بە ئاوریشم چنرا بوو خۆتانە ئەوتانە کرد لە ماڵەوە نەخێر ئەمان کڕی بڵێ قماش بوو لە بازار بە مەترە کڕا تر ئەو گوڵنکانە هەمووی نەمە بەسم گوڵن کە و شتەکانی کە پێوەکرا ئاوریش مشتەکانی و قەراغەکانی خۆتان لە ماڵەوە کرد بەڵێ خۆمان پێمان بەس بۆ خۆتان بەڵێ بۆ خۆمان خۆ بۆ جوانی شتەکانی خۆمان باشە بەڵێ ئەوە 72 بوو باشە نیایەتی ئەم پیاوە ئەمە چیە ئەوە خاڵە بەکرمە باش برای دایکمە لەقەبەکەی بەکرڕا ساڵە برای کوڕی حاجی قاری هەڵواچیە کوڕی حاج قاری هەڵواچی ئەمە بوو کە باسی سیاسەتی زۆرە کرد بەڵێ ئەمە منی فێری سیاست کرد ئەوەش فێری سیاسەتی کرد ئەوەش نازانم مۆزوعێکی کە بۆەوەی تڵین با باسی باسی سیاست نەکەیت بەڵام باسەکە ئەو فێری زۆر شتی کردم قەرزاریتی هەروەڵڵا ماوە نەوەڵڵا نەماوە دروست بە جانی پاچی ئەم پیاوانە شێ ئەوە پێشڕەوە کام پێشڕەوە پێشڕەوی کوڕم گەورەکەم ئەوەش قاری سوبرامە لە ناوڕاستە ئەوەش باپیری پەیمانە پەیمان ئێزەدی کاقاری شوبران برای غەنی برای کاغەنی بەڵێ کاتە مێردی دایکیشێ وانە بەڵێ کاتە مێردی دایکیشێ بۆیانە باشە وێنەیەکەیە لەناو ئەو وێنانە کە هێشتا سەرەوەی نهاتووە کە باس لە مناڵەکان بکەین بۆچی ئەم وێنێش حەزی کرد ببینرێ چونکە من هیچ شتێکی وام تیان نەبینی مناڵەکە پاڵتۆیەکی لەبەرایە ئەوە ئەزانی چۆن بۆ باوکی سجن بوو باش باوکی سجن بوو چوون بۆ بازار بۆ لای بڵێن ئەم کۆنە فرۆشەکان سیرم کرد قاپوتێکی کاغەنی سجن بوو بەڵێ باش 3 ساڵ و نیو سجن بوو 3 ساڵ و 4 ساڵ سجن بوو دوو جار گیرایەوە لە سەرێ باش بەڵێ باسی ئەو مۆزوعی هێنێ کرد ئەمە ئیتر ئەو پاڵتۆیە هێنام هەڵم وەشان لە ئین کە بۆم درو بۆی کتم ئاوا حەزم کرد بەو نەوع کچە گەورەکەمە ئەو نەوع بگرم چونکە زۆر حەزی لێ بوو بە دیارمەوە دانش دێگو دایکە بۆم تەواوەکەی بە زمانی مناڵێکی خۆی بلۆم بۆ دەرەوە هەر ئاواش بم پۆشتەیە بردێ بۆ لای باوکی کە سجن بوو هەر وا بردو من هەمویان بە پۆشتەی بردو ئەوە نیشانەی جاکێتی ژن نەمهێشتۆ بە هیچ بە ڕەش و ڕووتی مناڵم ببینێت نەوەڵڵا ئەمێنش شوێنێکی زۆر جوانە ئەوە ئەم خانمە کێیە ئەوە خۆمە خۆتی باشە ئەوەش دکتۆر مەحمووە دکتۆر مەحموود ئەوە ئەحمە قەفەریە ئەمەش کاگە ئەحمەدە بەڵێ ئەوەی دووەشی هەمێ حاجی مەحمووە ئەوەش بەخۆ نازەم ناوکەی ئەوم بچۆتەوە بۆنەکە چییە ئەوە مناسبەوە بووە لە ئینتیفازە کە 92 بوو ئینتیفازەکە ڕاپەڕینەکە دوای 91 سێمجارێنەکە کە هاتەوە دکتۆر مەحموو ئەوە بوو دەنگان دەسی پێکردو کاتێری با بڵێن هەڵبژارنەکە ئیترە و دکتۆر مەحموو هاو بەلام و گرتمان باشی حەزەکەم وێنەیەکم لەگەڵ بگریت زۆر باشە ئەمە ژوێنێکی جەنابتە لە پاڵ وێنەیەکی کاگرتوتە ئەوە بۆ ماڕوون کەرەوە ئەو پیاوچەیە ئەوە سەیدا ساڵح ویسویە سەیدا ساڵح حیزبی سۆشالیستی دیموکراتی کوردستانی ئەو سابووکە بەدەستی ڕژێمی بەغا هەل لە شاری بەغا ئەو جوامێریان بەڵێ ئەو جوامێریان شەهید کرد بەداخەوە ئەوە یەکێکە لە زەرەرە گەورەکان ئەمەش هەر جەنابتی بەڵێ ئەوە ئیسعرازەکە کە کرا ئیسعرازی لامایەنەوە دوو بوو سەربازی بەڵێ سەربازی کرا ئەوە 85 ئافرەت بوو تەدریبی سیلاحم پێ کردبوون و هەمووی مدەڕی بوون لە ئیسعرازەکە
تۆ بەشداریت پێکردن بەڵێ هەموو بەڵێ ژنەکان هەمویان 85 ئافرەت بوون. بەڵێ ئەمەش هەرهینی ئەو کاتێ بەڵێ ئەوە شەری و کاتێ هەموو ئافرەتانن کە لەگەڵ بەڵێ ئەوە سدامینێ ئەو خۆم ئەمە پرشنگ ئەوەش بەیبوونە. بەڵێ ئەو هەمان ڕۆژیشە. بەڵێ هەر عینی ڕۆژە. باش ئەم بۆنەیە چیە مامۆستا؟ ئەوە لە هین بووین لە 5 جوون بووین. شانێری بووین ئەفوو شانێری بووین لەگەڵ ئافرەتانی پاسۆک ئەوە ئاسکۆڵە ئاسکۆڵخانەوە ئەوەش باچی فاتمەوانە تقریبان ئەم بەکرا ئەوە حیمایە بوو لەگەڵ منە ئەوەش خۆم لەلای ئەو ئاسکۆڵخانەوە کە جەماعەتەمووی هاتبووین چوین لەوێ کۆڕێکی حیزبایەت. باشە دوای ئەوەی کە با بڵێن ئیتر مناڵ پێیا بوو پێش ئەوەی باسی مناڵەکان بکەین ئەمانی چیە بوون؟ ئەوە نیشتیمان و ئاراسە ئەوە نیشتیمان ئەمری خوای کردووە بە نەخۆشی هین لەگەڵ ئەمیشان کاک ئاراسە ئەوەش ئارازە. باشە لە کاک قادر دایکە چەند مناڵی هەبوو؟ کاک قادر 4 کوڕ و 2 کچی هەبوو. کاگەنوەر و ئەنوەر و ئازاد و ئاراز و هاوڕێ ئازاد و هاوڕێ قادر ڕەشیدی با بڵێن هونەرمەند. بەڵێ نیشتیمان خان و بەڵێ نیشتیمان و پرشن خان ماوەش کرد. بەڵێ باش ئێمە لێرەوە سڵاوی بۆ نێرین. ئەمەش وێنەیەکی ئیتر دایکایەتیە. بەڵێ ئەمە شێوشێ نەم دوانە ئەوە پێشەوە لامەوە ئەوە تانیای کچمە بە ژیانیش سکم هەبوو باوکی نامەیەکی ناتی تووشی نەخۆشی نەفسی بووم تووشی نەخۆشی عەسا بووم فریام بکەون. باش زیندانی بوو لە قەلعە سوکات ئەویش هەر لەوێ باش ئیتر نامەکەم هینەکانم بۆ گرت ڕسمەکان بە حەمەسەعی شوبرامان ناردم جاری ئاخری یعنی ئەمە جوانەخان و کاک نەخێر ئەوە پێشڕە و تانیایە بۆ تانیاخان گەورەترە. بەڵێ تانیا لە دوای پێشڕەوە بوو لێرە نیە ئەو مرد بە ساقی وەفاتی کرد. بەڵێ وتی تووشی نەخۆشی دەرونی بووم فریامکەوە. بەڵێ ئیتر ڕسمەکەم بۆ نار دوایی توی حەزەکەم بیان بینیم ئیتر هەر ئاوە ڕسمەکەم کە بۆ نار بوو دوای ئەوە فریا نەکەوتم بچم ئیتر ئەو کچەی ترم بوو ئەو ئەم بوو بە ساڵێک و 5 مانگ ساڵێک 5 مانگ تانیا ئیتر ژیانم بوو کە ژیانم بوو ژیانم 12 ڕۆژ بوو تانیا بوو ئەمری خوای کرد بەرێ بە قوردێشە مرد قوردێشە. من خۆم چونکە چوون بۆ سجن و ئەهاتم و ئەڕۆشتمەوە و ئەوی ڕاستی بێ مناڵیش زیاتر ئەبێ دایکی حەمەسەعی شوبرامەی برم بۆ سجن و ئەهاتمەوانێ ئیتر هەتا ئاهاتمەوە مناڵ بوو طبعاً ئەبێت بە کاریگەری ئەو هاتو چۆشتە طبعاً ئیتر ئەو مناڵم بەجێ هێشت و ئینکردەوە جانی لەدەستا. لە ماڵی ئێوە بەڵێ کێ وەستای خواردنە؟ ماڵی ئێمە لە کۆی گشتیان تۆ هیچێکی لە بەناوباڵەکانی بنەماڵەکەتان هەر خۆم چی بەچی مەشهوری ینی وەڵاهی بە کفتە کفتە باشە بەڵام پێ ناچێ ئەمە کفتە بێ ئەمە ئەوە شفتەمە کرد لەگەڵ حەلیمەی ژنی دانا هاتبووە لە خاریج دانا لە حەوشە بوو ئەوەڵ جاری بوو کرد شفتەمە کرد و پارۆم بۆ کردنەوەمانیان بریان خۆ حەزیان لە شفتە و شتی منە زوو ئێستا ناڵێ عادەتەن سلێمانی بۆ شفتە چ گۆشتێکیان بەکارێنە؟ گۆشتی گایان بەکارهێنن گایان بەکارهێنە گۆشتی گا تازە جۆرەکە لەم دوایانە هەبوو دوو لە ڕوویەوە بەڵێ گا هەبوو ئیتر گۆشتی گاکە ئەچوون لەبەی مەڕیان بۆ ئەکری تێکەڵیان نەکرد بۆ شفتە خۆشتریش دەرەچوو زۆر خۆشە وانە منیش واڵم کەسی هەر بڕوان پێ ناکەن نانا ئەگەر گۆشتی گا لەبەی حیوان بڕوان پێ بکەن چکم نیچێکم لە چڵێسەکان ئەمە کامیان ئەوە دانایە هونەرمەند داناغەنی بەڵێ کەواتە بینەرانی بەڕێز بە هەمووتان بزانن کە هونەرمەند داناغەنی ئالیۆ دەستی پێکردووە گۆرانیەکانی ئێستاش هەر لە بیرەوەری هەمومان ناماوەتەوە حەزەکەم لە سرەوی دانا شتێک بڵێم کە دانا تازە بوو بە تقریبا 3 ساڵ ئەو ناوە بوو ماڵمان لە چوارباغ بوو بە تەنیش ماڵی ئەنوەر توڤی بەتەنیش ئەوانە بووین جا ئەچوو لەسەر پەنجەرەکە گۆرانیەوە لایە بۆ دەکەم ئەیا بە سنیا ئەوەیە ئیتر دلێری کوڕی گوت و خوا سعادەتان لای مە بە بووە بەوم بڵێ لەو کاتەوە کوڕ
خولای گۆرانی بوو بەڵێ دەنگی و پێ چووە نەخۆت زۆر دەنگیم لا خۆش ینی خۆشمەوە بێزگەلێک من ئەگەر بژڵێم بەڵێم خۆش ناخۆش ناو گۆرانی بێژارکانە ئەگەر داناغەنی کوڕی تۆ نەبێ یەکێکە لەوانی کە دەنگی و بەدڵە منی ژەو شایەتی بۆ چکە منش دەنگی بەدڵە لێرەوە سڵاویشی بۆ نێرم سواستەکەم ئەمە چێە ئەوە پێشڕە و ژنەکەیەتی تاکە پێشڕە و خێزانەکەی باشە بۆ ئەوەی کەوا غەدر لە کەس نەکەین حەزەکەم بزانم ئەمانە چێن ئەوە ماڵی هینا ژیانی کچمە ئەوە ژیانە ئەوە ژیانی هێواری کچێتی ئەوەش سامانی مێردێتی ئەوەش شانۆیە ئەوە مناڵەکان تێوەش هەنێ لایەوە باش ئەمە هونەرمەند داناغەنیە بەڵێ ئەوەش خێزانەکەیەتی ئەوە خۆی خێزانەکەی باشە کچیان هەیە بەڵێ کچێکیان هەیە کامە کچەکەیەتی ئەمەیە ئەمە کچی داناغەنیە نەخێر ئەوە لۆنایە لۆنا کچی چێ کچی ئاراسە کچی جوانە باشە باشە ئەمەش جوانەخانە بەڵێ ئەوەش جوانە و ئەوە لۆنایە و ئەوە ئاراسە و لۆنایە و ئەمە کاگاراسی بەڵێ ئەوە ئارازە زاواتە بەڵێ ئەوە جوانە ئەوەش یادە و ئەوەش لۆنایە کچێتی باشە من نامەوە غەدر لە خەڵک بکەین نەوەڵا قەدربانەکەین ئەم پیاوە پیاوێکی باشە بە پلەی لیوا پێشمەرگەیە بەڵێ کوڕی گەورەی جەنابتە بەڵێ ئێستا لەکوێ لە هەولێرە لە هەولێرە بەڵێ بەس بەشدارە لە بەرەکانی شەڕ نەخێر بەشدار نییە چونکە ئەوان هینی مەعاشش لای ئەوانە ئیشی ئیداریەکە ئیشی ئیداریەکە بەڵێ ئەم وێنەیە ئەوە هێواری کچە زامە ئەوە ڤیانی کچمە ئەوەش کوڕێتی ئەوەش کچێتی ئەوەش کوڕەکەیتی لە باوەشیە ئەوە ڤیانە ئەوەی کە گۆرانی کەوتێەوە ڕاستەکەی باش ڕێزمانەیە من ناتوانم ئەمە لەم بەرنامەیە ساحکەمەوە بەڵێ کە تۆ کامیانە لە هەمیان زیاتر خۆشەوێ ناتوانم فەرقانی ناتوانم فەرقانی بەس چییە بەرامبەر بەتوانە توانە بەڕاستی ئەوە توانایە ئەوەش کاشانە و ئەوەش کوڕەکەی ئەمە کاشانخانە خێزانی وش کوڕەکەیەتی توانە ناتوانم نازانم چ قەرارێکی بۆ بم بۆ زۆر دڵسۆزە زۆر یعنی بەڕەحمە بۆ هەمووی باش نەکرد بۆ یەکێک دڵی زۆر زۆر بخەکە بەڵام من هێشتێ پێ بڵم لە لای ئێمە کاکە توانە هونەرمەند تواناغەنی هیچێکە لەوانی کە قسەی زۆر خۆشە لە ماڵەوە شتاقەتی ئەمەی هەیە ماڵی شەوەر وایە من و باوکی تووڕاکە بینتان تێگەی نەجێڕایتەوە بەرەوەڵە خەریب و هینێک بکە مشکلەیەک بنێتەوە بەڵام باش بوو نەمانێش ئەمەش هەر وێنەیەکی تری هونەرمەند داناغەنیە ئەمەش هەر وێنەیەکی تری هونەرمەند داناغەنیە جا ئەوە من و ئەوین بەڵێ من ئەمەوێ چەند وێنەی هونەرمەند داناغەنیم دەستکەوێ پیشانی بم بۆ ئەوەی بزانین ڕای کاک پێشڕە و کاکتوانە ئەوان چییە بۆ ئەوەی کە بڵێن فەرقمانەکە شەڕ بۆ نەنێمەوە ئێدە زۆر باشە بەڕای تۆ چی ترماوە وێنەیمان پیشان نەدابێ ئەمە شەر وێنێکی تری جوانەخانە لەگەڵ کاکاراس وانە ئەی ئەم پیاوە ئەوە پاڤێڵە کوڕی دانایە کوڕە گەورەکەی کوڕی کاکە دانایە بەڵێ باشە بیرێک بکەرەوە نەوەکو غەدرمان لە خەڵک کردبێت لە بەردەمانایە سیدەکەین وتەوە باشە ئەمەش وێنەیەکی جەنابتە هەر وێنەیەکی جوانە حەزەکەم بینەران بیبینن ئەمەش ئەوە خوشکەیە ڕاڤینایە کچی دانایە ناوی چییە؟ ڕاڤینا بەڵێ کچی کاکدانایە باش من پێڵم خوشکە بۆچی پێ لە خۆشەویستیە زۆر باش ئەم پیاوە شەیە ئەمن دەمانچەوشی لە خۆی بەستووە ئەوە توانایە ئەمە کاکەتوانە بەڵێ توانە و پێشەوەی ئەنوەری برامشەید بێ وەرکی لێگرتم کتی حەزم لە زلی کوردیە مناڵ بوو ئەبێ دەمانچەشم بۆ بکڕی بکەم بێراوەکو خاڵم پێشمەرگە بم ئەیتر ئەمانم بۆ کرد خەستەخانەی مناڵان هەبوو لای لە چوارباخ لای ئێمەوە ئەوێ پڕکرا بوو لە ئاسکەر و دەبابە و شت هەرگەشتە بەردەمی ئەوان دەمانچەکەی دێنان خۆیان بەدەما بەجارە نیشتنە سەری کە سەیریان کرد مناڵێکی واوانە هینیان کرد توانە هەر
قوربانە کێشەی زۆرە بەڵێ. ڕاستی کێشەی زۆرە بەڵام کێشەکانی هەمووی کێشەی خۆشخۆشن بەڵێ. من یەکێک لەوانی کە مرتاحم بەرامبەری ئەو پیاوەیە ئەی ئەم سێ بەڕێزە ئەم چوار بەڕێزە ئەمانیشە ئەوە هەر ئەوە ڕاوی نایە ئەوانەی ڕفیقین هینی بۆ عیدی میلادی ولا لای خۆی ڕۆژی لەدایبوونێتی بەڵێ. بەڵام ئەمە ئیتر هەمووتانن بەڵێ ئەوە هەمووی بەڵێ هەمووتان بەڵێ ماڵی خاڵە علیشمان لەگەڵەوە خاڵمە علی حاج قاعد ئەوە خاڵتە بەڵێ ئەوە وەختی قولای 20 ساڵ حکم بوو برای کاک بەکرد بەڵێ ئەوش هەر سەجەم بوو بەڵێ ئەو 20 ساڵ حکمرا بەشی ساڵ مایەوە کول بەشی هەرمەینەتیە بەشی هەمومانی کردووە کردووە بەشی هەمومانی کردووە انقلابەکەی عەبدولکەریم قاسم بەڕاستی سەعادت خان کات لەگەڵ تۆوە بەڕاستی نازانم زۆر بە خێرایی ئەڕوا چارمان ناچارە ئێمەش مەحکومین بە کاتەوە ئەمەش هەروێنەیەکی جوانە بەڵێ ئەوە ماڵی پێشڕەوە ماڵی کات پێشڕەوە لەگەڵ جەناب تا ڤیانی کچمە و من بەڵێ ئەم مناڵیشێ ئەوە ژیایە کاکە ژیایە ژیای کوڕی کاکە توانایە ئێمە ئیتر لێرە بەڕاستی بەرنامەکەمان کۆتاییەت بەداری هەزاری شەوی سوپاس دەکەین کە ئەمە شوێنێکی تری جوانی جەناب تە حەزەکەم ئەمەش لە ناو سروشتی کوردستانە بینەران بیبینن بەڵام ئێمە ئەم وێنەکەین بە دوای وێنەی جەنابێ لەم باش باش بۆچی ئەم وێنەیە ئەمە چێ ئەوە لە دەرەوە بووم ئەوە دەرەوەیە ئەوە یادگاری دەرەوەیە لە بەوزان بەو دیوا بوو لە بەوزان بوو بەڵێ لە بەوزان بووم چەند مایتەوە دایمە ئەچوم مانی 15 ڕۆژ دە ڕۆژە مامەوە هاتم بەکاری با بڵێن پێشبەرگایەتی ئەمە ماندوو نەبوونی لێەکەی ئەگەر ئێوە نەبوونا ئەمڕۆ نابوو ئەمەش دواوێنەی جەنابێ کە بڵاو یەکەینەوە لەم بەرنامە لەگەڵ ساوایەکە بە هیوان بە بیری کوردایەتی ئەوانە گۆش بکرێن پێناوی ئەم میلەتەیە منیش ئێوەم هیلا کرداوی لێبوردنەکەم عەفوم بکەن زۆر زۆر سپاسانەکەم و دەستخۆشیشتان لێکەم کۆتایە زۆر سوپاس سەرکەوتوو بن لە هەموو کارەکە چاکەکانتان پێشەوەشی ئێرە بە جێویاڵی حەزەکەم بە یەکەوە وێنێ بگرین بۆەوەی ئەم وێنێش ببێ بە وێنەکانی دوێن زۆر سپاس بۆ جەناب گەلێ مەمنون خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ